وارسۆ دەڵێ تەسەورێک هەیە لە زۆر لەوانەی کە لەبارەی پەیدابوونی شتەکان لە شتێکەوە قسەیان هەیە ئەوانەی پێشوو کەمیان هەیە کە لێکجەکانی وەکو بنەمای پەیدابوونی شتەکان حساب نەکردون. بەڵام بۆەوەی لەگەڵ لێکجەکانە بڕۆین ئایا بنەمان بۆ پەیدابوونی شتەکان یا بنەمانی دەبێت فعلەن ڕاستەوخۆل لەگەڵ لێکجەکان ئاماوەڵە بکەین بزانین چین لێکجەکان. ئایا لێکجەکان بەسەر بەخۆ هەن یا پێویستیان بەوەیە لە شتێکە هەبن؟ ئایا لێکجەکان دەتوانن یەکیان دەبێ بەوی تریان؟ ئەگەر یەکیان نەبێ بەوی تریان چی ڕوودەدا؟ ئایا گۆڕانی هەیە؟ ینی گۆڕان لەوەی کە لە شتێکەوە بۆ شتێکی تر وجودی هەیە؟ تەمەنەمانەیە مە هەر بە لۆجیک ساغی دەکەینەوە بەبێ ئەوەی پەنابەرینە بەر هیچ شتێکی تر. جاجگە لەوەش کاتێک شتێک دەبێ بەش لێکجێک تەحەول دەکات بۆ لێکجەکەی بەرامبەری چۆنە ئەمە چی ڕوودەدا؟ وە کاتێک شتێک هەڵدەوەشێتەوە بۆ پارچەکانی تری چی ڕوودەدات؟ یعنی ئێمە کاتێک شتێک دەبێت بە شتێک لە عینی کاتە شتێک پەیدا دەبێت و شتێکیش لەناو دەچێت. یعنی ئەسەر لە لێکجەکانە ئەگەر لێکجێک ببێ بە لێکجێکی تر ئەوە یەکێکیان لەناو دەچێت یەکێکیان پەیدا دەبێت. تەمان ئەمەش لەکوێ دەبێت ڕوودا؟ دەبێت ئیلانە لەناو شتێکا ڕووداوەنا ئەم لێکجانە بە ئاسمانەوە نین. تەمان لێرە ئیش دەکات لەسەر ئەرستۆ بۆ ئەوەی لە زەمینەسازی دەکات بۆ ئەوەی لە بەشی داهاتووە بەشی دوایەوە ینی بەشی شەشەم ئیتر بێت مۆزۆی بابەت بێنێتە پێشەوە و بەرەبەرە یەکەم بنەما کە هەیە بۆ شتەکان ئاشکرای بکە. تەمان دێت لەلایەکەوە مۆزۆی لێکجەکان وەک بنەما هەڵدەوەشێنێتەوە لەلایەکەوە لە ڕێگەی لێکجەکانیشەوە دەمان باتە سەر بنەمایەک کە دواترە و ناوی دەنێ بابەت. و لە بەشی شەشەمەوە ڕوون دەکەینەوە کە بابەت چییە، جەوهەر چییە، ئایا بابەت هیولایە مادەیە یا سوورەیە، ئایا بابەت جەوهەر مادەیە یا چییە یا سوورەیە و ڕەبتی ئەمانە بەیەکەوە چییە، ئەی لێکجەکان لەکوێ ئەم هاوکێشەیان. تەمان ئەمە هەمووی ئێمە لە چی دەکۆڵینەوە؟ لەوە دەکۆڵینەوە چۆن شتەکان لە شتانێکی ترەوە پەیدا دەبن، چونکە ئەوە لە لامان هێن بووە کە شتەکان ناکرێت لە عەدەمەوە پەیدا بن ئیلانە ئەوەی کە هەیە دەبێت لە شتانێکی ترەوە پەیدا بوو. ئەو شتانەی یەکەم کە هەن ئەمانە وەکو بنەما دەبیندێن بنەمای پەیدابوونی ئەمانەن کە لێرەن. یعنی شتانێکمان هەیە بنەمای پەیدابوونی ئەو شتانەی ترن کە لێرە هەن. جا لێکجەکان بۆدانناوە، ینی ئەگەر لێکجەکان وەکو سارد و گەرم، شاشی و پڕی چڕی، کەم و زیاد، هەبوون و نەبوون، ئەمانە ئەگەر نەبن پێشتر نەبن ناکرێ ئەمانەی کە هەن هەبن کەواتە و دوانە بە بنەمان. ینی هەندێکیان ئاوا بیریان کردێتەوە بە بنەمایان زانین. تەمان لەوانەی پێشوە ئەومان ڕۆشن کردەوە کاتێک ینی لێکجەکان لۆجیکێک جۆرێک لە بیرکردنەوە هەیە، ینی جۆرێک لە بەڵگەکاری نەک لۆجیک، جۆرێک لە بەڵگەکاری هەیە بۆ ئەوەی ئەوە ساغ بکاتەوە کە لێکجەکان بنەمان. وە چۆن ساغی دەکاتەوە؟ دەڵێ لێکجەکان بنەمان لەوێوە کە لە سەرەتاوە هەن، لەوێشەوە کە یەکێکیان نابێ بە یەکێکی تریان، کە یەکێکیان نەبوو بە یەکێکی تریان ئەوە هەردووکیان بە بنەما دادەنێن. بۆچی یەکێکیان نەبوو بە بنەما بۆ بوونیەوی تریان. بەستەمان دواتر ئەو دێت باس لەوە دەکا کە لێکجەکان یەکێکیان دەبێ بە یەکێکی تریان. بۆ نمونە ڕەنگی سپی دەبێ بە ڕەش، بەڵام کە بوو بە ڕەش خۆی لەناو دەچێت. تاوان لە ناوچوونیشە کاتێ ڕەش نامێنێ دەبێت بە سپی، ئەوە دەبێت بە شتێکی تر. شتێکی تریش ڕۆشن دەکاتەوە لێرە، ئەویشەوەیە کاتێک بۆ نمونە ڕەش لەناو دەچێ
کە لە ناو دەچێ ینی دەبێتەوە بە شتێکە لە ئەوەیە کە ئەم لێەوە هاتووە نابێت بە هەموو شتێک دەبێت بە شتێکی دیاریکراوە یانی نابێت بە هەر شتێک بۆ نمونە سپی دەبێت بە ناسپی بەڵام ناسپی هەموو شتێک نییە ئەی ناسپی چییە؟ ناسپیش ڕەنگێکە لە ڕەنگەکان ینی مەحدود کراوە بە ڕەنگێک لە ڕەنگەکان دەڵێم ژەنیار دەبێتە ناژەنیار ینی هەڵدەوەشێتەوە بۆچی بۆ ناژەنیار بەڵام ناژەنیار هەر شتێک نییە فەرەزەن ناژەنیار بەردێک نییە ناژەنیار فلانێک نییە ناژەنیار شتێکی مەحدودە کە هەر ئەوەیە کە پێشتر ژەنیار نەبووە دواتر بووە بە ژەنیار کەواتە کاتێک ئەمانە لە شتێکەوە پەیدا دەبن و دواتری شەڵدەوەشێنەوە بۆ شتێک ئەم شتە دیاری کراوە هەر شتێک نییە لەبەرەوە کاتێک دەڵێن سپی کاڵ وەشایەوە دەبێتە ناسپی ئەو کاتە بۆ مانایە وتومە بۆ مانایە نەمان وتوە ناسپی کە هەر شتێکە سپی نییە ئەم شتە بۆی دەگەڕێتەوە پێشتەوەمان ڕۆشن کردەوە کە نا ینی جگەل لەوەی کە هەیە هەر شتێکی تری جگەلەوە کەواتە کە دەڵێن سپی دەبێت بە ناسپی ینی نادەبێت بە هەر شتێک بەڵکو دەبێتە ڕەنگێک لە ڕەنگەکان یا ئەو ڕەنگە ڕەنگێکی نێوانیە لە نێوان خۆی و ڕەشاکە لێک دژن یا دەبێتە ڕەشکە لێک جەکەی بامان شێوە کاتێکە ئەندازیار دەبێتە هەڵدەوەشێتەوە بۆ نە ئەندازیار نا ئەندازیار هەموو شتێک نییە فەرزەن ئێسا مەیمونێک نا ئەندازیارە دەکەوێتە ناو ئەوەوە کە ناکە دیاری دەکات بەڵام ئەندازیار نابێت بە مەیمون کاتێک کە دەبێتە نا ئەندازیار ئەندازیار دەبێت بەوەی کە پێشتر نا ئەندازیارە وەکو ئیمکانی ئەندازیاربوونی تایە ئەوە پێشتر هینمان باسمان کرد کە ئشکالێک لەما هەیە بۆ نمونە فەرزەن کەسێکی بینا دەبێت تە کەسێکی نابینا بەڵام کە دەبێتە کەسێکی نابینا لە ڕاستیان ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە نابیناییە و دوایی بینایی لێکە گوتەوە یعنی شتەکە کە دەگەڕێتەوە جارێکی تر ناگەڕێتەوە بۆ ئەو شتەی پێشوو کە وەک ئیمکانێک هەیە بۆ پەیدابوونی ئەو شتە بەس ئەڕستۆ پێ وایە دەگەڕێتەوە ئەمە وەزانم لە وانەی پێشووە ئەمەمان ڕۆشن کردەوە ئێستا تەبانەو دێت شتێکی ترمان بۆ بازەکە دەڵێ ئەم پێکهاتن و پیاچوونە هەر لە لێکجەکانانی یعنی فەرزەن سپی ڕەش سپی بە پێکاتنی لە ڕەشەوە دەبێت بە سپی پێک دێتە بوون پەیدا دەبێت پەیدابوون و لە ناوچوون یعنی سپی لە ڕەشەوە پەیدا دەبێت ئەمە پەیدابوونە بەڵام سپیش هەڵدەوەشێتەوە بۆچی لە ناو دەچێت لە ناو ڕەشە ینی لە ناو دەچێت و دەبێت بە ڕەش یا ڕەشیش تەوان کە دەبێت بەسپی ڕەشەکە خۆی لە ناو دەچێت دەبێت بەسپی ینی چیمان هەیە لە عینی کاتە ئێمە لە ناوچوون و پەیدابوونمان هەیە یعنی لەم پرۆسەی پەیدابوونە شتێک پەیدا دەبێت بەڵام بەهۆی لە ناوچوونی شتێکی ترەوە یعنی شتێک لە ناو دەچێت و شتێک پەیدا دەبێت تەما ئەم مەوزوعی لە ناوچوون و پەیدابوونە وا دەکات کە ئێمە نەتوانین ئەسەن بیل لە تەسەسول بکەینەوە بڵێن چی پێش چییە یعنی ئەگەر شتێک لە شتێک پەیدا بوو لە ناو چوویەوە بوویەوە بە شتەکە ئەم سەر و ئەو سەرەی کرد تۆ ناتوانانی بڵێ ئەرێ ئەمە پێش ئەوەیانەیە ئەوە پێش ئەوەیانە لە کاتێکە لە مەوزوعی پەیدابوونەکە سەر دەکەی چی هەیە تەسەسول هەیە چونکە یەکێکیان لەوی تریان پەیدا بووە ئەکە تەسەسول هەبوو ئەوەی یەکەمیان تەنا بنەمایە ئەوەی کە دووەمیان بنەمان نییە ئێمە لەم مەوزوعی ئەو شتانەی کە بە لە ناوچوونی خۆیان دەبن بە شتێکی تر و باڵوەشانە لە ناوچوونی ئەو شتە پەیدا دەبێتەوە ئەم حزور و غیابە ئەم ناوکەوتن و دەرکەوتنە ئەمە لە ڕاستیا هینە ینی پرۆسەی بوون نییە ئەم پرۆسەیە بوون نییە کارکردنە شتێک ناوکەوت دەکات شتێک دەرکەوت دەکات شتێک بوون دەبێت شتێک پەیدا دەبێت ئەمە وەکو ئەوەی کە دەڵێن ئاسن کاتی ئەمە شلی دەکەینەوە شلیەکەی دەرکەوت دەکات بەڵام عینی کاتا ڕقەکەی چی دەبێت ناوکەوت دەکات نامێنی یعنی پەیدابوونی یەکێکیان غیابی یەکێکیان حزوری یەکێکیان حزوری یەکێکیان غیابی ئەوی تریان
لە عینی کاتیشا کە ئەمە شل دەبێتەوە جارێکی تر ئەم شلەش دەبێتەوە بەویتر بەس کە شلەکە بوویەوە بەویتر شلیەکە نامێنێت. ئەمە لێرە تۆ ناتوانانی بڵێ ئەرێ ئاسن ڕقیەکەی پێش شلیەکەیەتی یا شلیەکەی پێش ڕقیەکەیەتی، یان ئێمە ناتوانین تەسەسولی بۆ دانێ. بۆچی؟ چونکە بازنەیە ئەمەیان دەبێتەوە بەوە ئەوش دەبێتەوە بەمە کە بازنەی بوو. تەمان ئەمە ئیستیغلال کراوە لەلایەن ئەوانەوە کەوتویانە لێکجەکان چین، لێکجەکان بنەمان لەوێەوە کە لێکجەکان لە یەکتر ناکەونەوە، کە لە یەکتر نەکەوتنەوە ینی هەردووکیان پێکەوە هەن، هەر لە سەرەتاوە هەردووکیان پێکەوە هەن. بەڵام تەمان ئەمانە کە دێنین دایان خێنە ناو بابەتەوە، ئەوەی کە ئەرستۆ دەڵێ ئەمانە هەر خۆیان بەسەر بخۆنین، ینی گەرموسارد گەرموساردی شتێکە، هەر خۆی لە خۆیە گەرموسارد ئێمە بە مفارقینیمانە، بەجیا لە شتێک ئێمە گەرموساردمان نییە. گەرموسارد گەرموساردی شتێک گەرم دەبێت و شتێک سارد دەبێتەوە. ئەم شتە مەوزوعە. کاتێک کرد ئەمانە دێنین لێرە دایاندنی، ئەو کاتە ئێمە دەزانین کە لێکجەکان بە بێ شتێکی تر وجودیان نییە. ئەلێرەوە ئیشکال دووز دەبێت لەسەر ئەوەی کە لێکجەکان بنەمان یا بنەمانی. تەمان کاتی ئێمە بەڕاهایی وەریان دەگرین، وا وەریان دەگرین کە یەکیان لەوی تر ناکەوێتەوە. چونکە ئەوانەی کە دەڵێن بنەمان دەڵێن لێکجەکان لەبەر ئەوەی لێکجن یەکیان لەوی تریان ناکەوێتەوە. ئەوکەوەی کە چۆن دەڵێ ئەمە تەمان مەفهومێکی تەسەوور دەکەم لە هێنێکی ئەخلاقیەوە هاتووە، ئەوەی کە چۆن دەڵێن شەڕ لە خەیر ناکەوێتەوە، خەیر نابێت بە شەڕ و شەڕ نابێت بە خەیر، چاک نابێت بە خراپ و خراپ نابێت بە چاک. ئەمانە لێکجی هێنن ینی مرۆیی ئەخلاقی. ئەمەی لەمەیان لەوێ هێناوە کام دوانن نابن بەوە. بەڵام ئەرستۆ دەڵێ ئەوەی ساردە دەبێ بە گەرم، ئەوەی گەرما دەبێ بە سارد. تەمان سارد و گەرم خۆیان نابن بە یەکیان نابێت بەیتر لە ڕاستیە. ئەوەی سارد دەبێت هەر ئەو شتە گەرم دەبێت، نەک گەرم و ساردیەکە خۆیان. لەبەر ئەوە ئەگەر ئەو شتە وجودی نەبێ کە گەرم دەبێت و سارد دەبێت، ئیمکانی ئەوە نییە بڵێن سارد گەرم دەبێت. ناتوانین بڵێن سارد گەرمە یا سارد دەبێت سارد خۆی دەکرێت گەرم بێت. هەر لێرەوە ناتوانین لێکجەکان کۆکەینەوە. جا ئەوان کە دەڵێن لێکجەکان مادام کۆ نابنەوە ینی پێکەوە نابن و لە یەکیش نابن کەواتە بنەمان. لێرەوە مەوزوعی تەسەسولیان نەهێشتووە. بەڵام ئێمە کە دێین لە ناو بابەتا دایدەنین سێر دەکەین جۆرێک لە چی هەیە؟ بە دوایەک هاتن هەیە. یعنی شتەکە گەرمە دواتر گەرمیەکەی دەبێتە ساردی، کەواتە گەرمی پێش ساردیە. ئەگەر وابێ کەواتە گەرمی بنەمایە، ساردی بنەمانیە، ئەوەیە کە لە بنەماکە دەکەوێتەوە. دواترش دەبینین ساردیەکەش چی دەبێت؟ دەبێتەوە بە گەرم. ئەو کاتە دەبێت بڵێن ساردیەکە بنەمای گەرمیەکەی، چونکە ئەم بە شوێن ئەوە هاتووە. دەی لە کاتێکە ئەمە دەبێت بەوە، بەڵام لەبەر ئەوەی ئەمەی کە هەیە یعنی ئەوەی کە لەوی تر بووە وەکو بڵێ دەبێتەوە بەوە بازنەیەک دروست دەبێت. لێرە ناتوانین نەبڵێن لە ئەمانە ینی وەکو بڵێ بنەمان ناتوانین هەردووکیان بڵێن پێکەوە بنەمان. بۆچی؟ چونکە یەکێکیان دەبێت بە یەکێکیان و ناشکرێ ئێمە بەجیا بە مفارقی بیان بینین ئەگەر شتێکی تریان لەگەڵ نەبێت. کەواتە لێرەوە ئێمە ناتوانین بڵێن دوو بنەما هەیە، شتێکی ترمان هەیە کە بابەتەکەی کامە هەڵگرێتی. تەمان لێرە ئەو شتێکی تر دێنێتەوە، دەڵێ ئەم بوونی لێکجێک بە لێکجێکی تر ینی هەڵوەشانەوەی سپی بۆ ڕەشوو پەیدا بوونی سپی لە ڕەشەوە، ئەمە لە ڕاستیە لە شتانێکی ترا هەمان، یعنی ئەوە هەر لە لێکجەکانانی شتانێکی تر هەیە بەم شێوەیە ئەم شتەتیانە ڕوو دەدا، ئەم دەبێت بەو ئەویش دەبێتەوە بەم. ئەی ئەمانە چی بزانین؟ ئێستا پەرەگرافەکە دەخوێنمەوە کە باس لەمە دەکات کە شتانێکی تر هەن. ئەڵێ هەمانەوەی کە لەبارەی لێکجەکانەوە وتا لەبارەی ئەو شتانەشەوە دروستە کە وەک توخمە سادەکان نین و بوونێکی پێکاتەیان هەیە. ئێمە شتانێکمان هەیە ئێستا فەرەزەن لێکجەکان بە توخمی سادە دانراون
بەڵام شتانێکمان هەیە پێکاتەیی لەنا ئەو پێکاتەیانەشە ئەم گۆڕانە ڕوودەدا ئەمە دەبێت بە و ئەوش دەبێتەوە بە یعنی ئەمە بە پرۆسەی پەیدابوون شتێکی لێ پەیدا دەبێت ئەوەش کە پەیدا بووە لەناو دەچێت تو دەبێتەوە بەم بابزانی ئەوانە چییە؟ ئەوانش لە بوونیاندا بەشێکی جگە لە خۆیان بە شتێکی جگە لە خۆیان نامێنن بەڵام هەر شتێکی جگە لە خۆیان نا ئەمانە لەبەر ئەوە وەک لێکجەکان ناویان لێ نەنراوە بۆیە هەست بەوە نەکراوە کە ئەوانیش ئاوان یعنی ئەمانیش ئەمان خاستەتی لێکجەکانیان هەیە بەڵام لەبەرەوە ناوێکی دیاریکراو نیە چۆن دەڵێن ئەوانە لێکجن بۆ ئەمانە ئەوە وای کردووە کە ئێمە پێی نەزانین ئەڵێ ئەوە ناچارانەیە کە شتێک بوونێکی پێکاتەیی هەبێ لەوە پەیدا بووە کە ناپێکاتەیە یعنی هەموو شتێک کە بە پێکاتەیی هەیە یعنی پێکاتەیەکە لە شتانێک ئیلانە ئەو شتە لە شتێکەوە هاتووە کە چییە خۆی پێکاتەیی نییە یعنی خۆی سادەیە دوایەوە زین دەڵێت ئەوەی ناپێکاتەیە لەوە دەکەوێتەوە کە پێکاتەیە ئەوەی کە سادەیە لەوە دەکەوێتەوە کە پێکاتەیە سادە نییە یعنی پێکاتەی شتانێکی سادەیە گەرهات و ئەوەی پێکاتەیە هەڵوەشایەوە بۆ ئەوەی کەبوونێکی پێکاتەیی نیە بەڵام هەڵ ناوەشێتەوە بۆ هەر شتێک کەبوونێکی پێکاتەیی نەبێت بەڵکو هەڵدەوەشێتەوە بۆ ئەوەی کە لێیانەوە پێگاتووە بەڵام لە نێوان خۆیاندا هیچ پێکاتنێکیان نیە ئەمە تاوان تعبیرەکەی ڕسوو تۆزیە غامزە من دەتوانین بە نمونونەکان ڕۆشنی بکەین تۆ خانوویەکە دروست کردووە لە چی لە کۆمەڵە خشت ئەم خشتانە چین تخمەکانی پێکاتنی ئەم خانووە ئەم خشتانە دەبن بە خانووەکە یعنی ئەمە پرۆسەی پەیدابوونەکەی بەڵام لە عینی کاتیشە خانووەکە هەڵدەوەشێتەوە بۆچی بۆ تخمەکان وەکو چۆن ئەمە تەبانینی کردووە وەکو چۆن گەرم دەبێ بە سارد و سارد دەبێ بە گەرم ئەڵێ ئەمە لە شتانێکی ترا هەیە وەکو ئەوەی کە شتێک ینی ئەوەی پێکاتەیە ئێمە دەزانین عەقڵ پێمان دەڵێ ئەوەی پێکاتەیە کە مادام وتمان پێکاتەیە کەواتە پێکاتووە لە چی لە شتانێک کە پێکاتەیی نیە یعنی ئەمە لۆجیکە ئەمە هینی نیە تەرجەبە نییە کە تۆ وتت ئەمانە پێکاتەیین یعنی چی یعنی بە وتنی ئێمە حکمدان لەسەر ئەوەی کە ئەمە پێکاتەیە ئەوەشت وتووە کە چی کە ئەمانە ئەمەی کە پێکاتەیە لە شتێک پێیا بووە کە ناپێکاتەیە لە کاتێکیشە کە تۆ دەڵێ ئەمانە توخمە پێگەێنەرەکانی شتێکن بەجیاژ بن سادە بن مادام ئاوادوت یعنی چی یعنی لەمانە شتێکەیە پەیا دەبێت کە پێکاتەیە کەواتە ئەوەی ناپێکاتەیە و ئەوەی پێکاتەیە لازم و مەرزومی یەکن یعنی ڕەتن بێتەوە یەکیان دەبێت بەویان و ئەوی ترشیان دەبێتەوە بەویان تەبان خشتەکان دەبن بە خانوو خانووەکە هەڵدەوەشێتەوە بۆ خشتەکان بەڵام لێرە چیمان نییە لێرە شتێکمان نییە کە ئەم دوانەی ینی هەڵگرت بێت هەر شتەکە خۆیان کە کۆ دەبنەوە دووە ینی خشتەکان لەگەڵ خانووەکە خشتەکان دەبن بە خانووەکە وتمان سارد دەبێت بە گەرم بەڵام سارد دەبێت بە گەرم دەبێت شتێک بێت تاوەکو ئەم شتە کە ساردە دواتریش ببێت بە گەرم و ساردەکەی نەمێنێ کە گەرمیشە ببێتەوە بەسارد لێرە هەڵوەشانەوە لە ڕاستیان نییە یعنی بە معنایەکی تر شتێکە گەرمە گەرمیەکەی هەڵ ناوەشێتەوە بۆ ساردی و شتێککە ساردە ساردەکەی هەڵبۆشێتەوە بۆ گەرمی لێرە کۆمەڵە توخمت نییە لێرە دوشتی سادە دەیە ئەویش گەرمی و ساردیە و ئەمانە پێک نایەن بۆچی چونکە یەکێکیان حازر بۆ ئیتریان غایبە پێکاتیتیانە بەڵام لەمی تریانە خشتەکان دەبن بە خانوویەک ئەمە چییە؟ ئەمە پێکاتن هەیە لەبەرەوە بە ئاسانی دەتوانی بڵێ خانووەکە هەڵدەوەشێتەوە بۆ خشتەکان بەڵام ینی دەبێت بە خشتەکان ینی هەڵدەوەشێتەوە باڵوەشانەوە دەبێت بە خشت بەڵام خشتەکان بە پێگاتن دەبن بە خانوو ینی پرۆسەیەکیان پرۆسەی پێگاتنە پرۆسەیەکیان پرۆسەی هەڵوەشانەوەیە
و ناتوانین بڵین بە هەڵوەشانەوە خشتەکان دەبن بەخان ئەمە دەکرێت ینی کاتێک کە خشتەکان دەبن بەخان و پرۆسەی پەیدابوون هەیە بەڵام کاتێک خانووەکە دەبێتەوە بە خشتەکان پرۆسەی لە ناوچوون هەیە بەڵام لە ڕاستیە ئەمە من هەست دەکەم کێشەی تایە ئەگەر بۆ گەرمی و ساردی و لێفژەکان بیڵین یعنی بۆ ئەوە بیڵێن سارد و گەرمە چڕ و شاشە بۆ نمونە بڵێن چڕی ئەوەی چڕە باڵوەشانەوە دەبێت بە شتێکی شاش ئەوەی پڕە باڵوەشانەوە دەبێت بەش باڵوەشانەوە نابێت بە شتێکی شاش و ئەوەی شاشە بە پەیدابوون دەبێت بە چڕ بۆچی باڵوەشانەوە نابێت بە شاش چونکە لە ڕاستیە لەم شاشی و چڕیا ستراکچەر چی نابێت ناگۆڕێت یعنی ئەوەی چڕە بامان ستراکچەری خۆیەوە ڕۆشن دەبێتەوە ئەوەی کە گەرمە بامان ستراکچەری خۆیەوە چی دەبێت ساردە بامان ئەو ڕێکخستنەی کە لە نێوان بنەکانە هەیە ئەوەی شلە بامان ستراکچەرەوە ڕقیشە یعنی ستراکچەرەکە ناگۆڕێت بەس چییە ستراکچەرەکە ئەو شتانە دێنێتەوە یەک یعنی جوڵەکە جوڵە نییە لە گۆڕانەکە گۆڕان نییە لەو دروستە لەو ستراکچەرە ئەمە دەکشێنی کاتێک کە تۆ شتێ دەیکشێنی وەکو خۆی دەمێنێتەوە لە خۆیەتی ناکەوێت لەوە ناکەوێت خۆی بێت جا لێرە ئێمە بۆ مەوزوعی سارد و گەرم و ئەوانە لە ڕاستیە نە پرۆسەی پەیدابوون دەبینی نە پرۆسەی هەڵوەشانەوە پەیدابوون وەک پێکاتن وەک پێکاتنی شتێک لە کۆمەڵە توخم لەبەر ئەوە ئەگەر بڵین سارد دەبێ بە گەرم و سارد و گەرم دوو توخمن سارد کە دەڵێی دەبێ بە گەرم بەچی بە پێکاتن دەبێ بە گەرم ناکرێت بڵین بە پێکاتن دەبێ بە گەرم بۆچی چونکە تۆ کۆمەڵە شتت نییە بوو بێ بە شتێکی تر لەبەرەوە ناتوانین بڵین بە پێکاتن نەبووە بە سپی ڕەش بە پێکاتن نابێ بە سپی و ناشتوانین بڵێن سپی بە هەڵوەشانەوە دەبێ بە ڕەش بەڵام ئەمە بۆچی دەتوانین بڵێن بۆ ئەو شتانی کە بە پێکاتەیی هەن دەتوانین بڵێن دەتوانین بڵێن خانووەکە بە هەڵوەشانەوە دەبێت بە خشت دەبێتە خشتەکانی دەبێتە توخمە پێگەنەرەکانی بە تەکوینیش بە پەیدابوونیش بە پێگاتنیش دەبێتە چی دەبێتە خانوو هەست دەکەم ئە لێرە ئشکالێکی تایە ئەو وەکو بڵێ ئانالۆگیەی کە کردوێتی لە بریدانانە ئەرستۆ کردوێتی لە بریدانانێکی دروست نییە چۆن ڕەش دەبێ بە سپی ئاواش خشتەکان دەبن بە خانوو چۆن سپی دەبێتەوە بە ڕەش ئاواش خانووەکە هەڵدەوەشێتەوە بۆ توخمەکان ئەم لە بریدانانە چی نییە گونجاو نییە بەڵام لەوە لە یەک دەچن کە ڕەش دەبێت بە سپی یا گەرم دەبێت بە سارد ساردیش دەبێت بە گەرم ئەم گەڕانەوەی لە هەردووکیان هەیە یعنی خشتەکان دەبن بە خانوو خانووەکان بەڵام ناتوانین بڵێن دەبن بە خشت خانووەکان دەبێت بە کۆمەڵی خشت دەڵێن خانووەکە هەڵدەوەشێتەوە بۆچی بۆ کۆمەڵی خشت کە هەڵوەشارە ستراکچەرەکە لە دەست دەدا بەڵام لەوی ترا بابەتەکە کە سارد و گەرمەکەی تایە ستراکچەرەکەی خۆی لە دەست نادا کە لە ساردەوە دەبێت بە گەرم یعنی ئاسن بە شلی ئاسنیەتەکەی لە دەست نادا هەر ئاسنە کە لە دۆخی ڕقیشە هەر چییە هەر ئاسنە ئاو لە حاڵەتی گەرمیە کە گەرمە هەر ئاوە لە حاڵەتی ساردیشا چییە هەر ئاوە باسی بەستن و ئەوانە ناکەم کە دۆخەینەکان کە هەیە یان کاتێک کە لە ئاویەتی کەوتە و کاتە چییە ئەوە ستراکچەرەکەی هەڵوەشاوەتەوە لەبەرەوە ئەگەر خۆشیان ئەم سارد و گەرمە کاتێک کە تەحەول دەکەن لە ڕاستیە ستراکچەری بابەتەکە هەڵ ناوەشێنەوە چونکە بابەتەکە ستراکچەری هەیە نەک سارد و گەرمەکە خۆیان یعنی بابەتەکەی کە سارد و گەرم دەبێت ستراکچەری هەیە بەڵام لەمی ترا خشتەکان خۆیان ستراکچەرەکە لە دەست دەدەن یعنی ئەوەی تایانە ئەوەی لە خانووەکان نامێنێ ستراکچەر ئەو دروستەیە کە خانووەکە
ڕەفت دەکا و دروستی دەکات لێرە نەمان هەیە بەس نەمانی شتەکە نییە نەمانی چییە؟ نەمانی ستراکچەرێکە کە ئەو شتەی پێکێنەوە لەبەرەوە هەست دەکەم تەنها لەویا دەکرێت فعلەن وەکو یەک سێریانکەین ینی سێرکردنەکە ینی چون یەکەکەیان ڕواڵەتیانێ ئەوەیە کە سار دەبێ بە گەرم گەرمیش دەبێ بە سار خشت دەبێ بە خانوو خانووش دەبێ بە خشت ئەمە تەبان ئەرستو هەندێجا لە ڕێگەی زمانەوە شتەکان وەردێت چۆن دەڵێن خانوو دەبێتەوە بە خشت خشتیش دەبێت بە خانوو ها لە زمانە دەڵێن سار دەبێت بە گەرم و گەرم دەبێت بە سار ئەم هێنە قەولیە زمانیە لەوێەوە مقارنەکەی دروست کردووە لە بریدانانەکەی دروست کردووە کە ئەمەش ئاوایە بەڵام وەکو وتمان ئەمە ئەگەر بەڕواڵەت ئاوایە ئەگەر بە قۆڵی بچینە ناوی سەر دەکەن جیاوازیەکی زۆر زۆر هەیە لە نێوان چیە لە نێوانەوەی کەسپی ببێ بە ڕەش لەگەڵەوەی خشتێک کۆمەڵە خشت ببن بخان بابزانین دوایەوە چی دەڵێت ئەڵێ ئەوەی کە لەبارەی پێک هاتنەوە وترا لەبارەی ڕیزبەندیشەوە بوتی هەرڕاستە ئەوە ڕۆشنەگەل لەبارەی ڕێخستنیشەوە وترا هەرڕاستە بۆ خانوو پەیکەر و ئەوانەی کە لە دروستکردندا وەک ئەوانن هەرەماشتە خانوو لەو شتانە دروست دەبێت کە لە پێکاتندا نین و بەرتەوازە و گیان و هەر یەکەیان بە شێوەیەک لە شێوەکان بەسەر بەخۆ هەیە پەیکەر و هەر شتێکی ئاوا ئەو شتانن کە شێوەی خۆیان هەیە و لەوانەوە دروست بوون کە شێوەیان نییە هەر یەکە لەوانە یا ڕیزبەندێکیان هەیە یا ڕێکخستنە ئەو شتانی کە بە ڕیزبەندی هەن بە ڕیزبەندان بەوەی کە شوێنی یەکیان دەخەین ئەو شتێک ئاوا هەن ڕیزبەندێکیان هەیە ینی خاوەنی ڕیزبەندەکەن لەگەڵ ئەو شتانەی خاوەنی شێوەیەکەن ئەوانە دەڵێ لەو شتانەوە پێیابوون کە خاوەنی شێوەنی تەمان لێرە خاوەنی شێوە و بێ شێوە و شێوەدار چی لێ بژن ینی ناکرێت بێ شێوە لەگەڵ شێوەدارە لە یەک شتە کۆ بێتەوە شتێکم بێ شێوە بێ و هەم بڵێ شێوەداریش ناکرێت بڵێ شتێک لە ڕیزایە ڕیزبەندی هەیە و بێ ڕیزبەندیش کە دەڵێن ڕیزبەند ئێستا بۆ نمونە لە زمانە لە جیاتی ئەوەی ستراکچەرێکە بێ فۆرمێکە بێ ڕیزبەند هەیە یعنی کە دەڵێ تۆ وشەکان دەڵێ ئازاد لە گوتنە ئێکە هەر دەبێت لە سەرتاوە بڵێ ئاکە دوای ئەو بێنی ینی بە دوای یەکهاتن هەیە ئەم بە دوای یەکهاتنە تەمەەن جیاوازە لە مۆزوعی فۆرم کە شتێک فۆرمێک وەردەگرێت فۆرم بە دوای هاتنیتیانێت تەسەسولیتیانە کە تۆ کورسیەک دروست دەکەیت تەسەسولی لە نێوان بەشەکانیان نیە بەڵام کە وشەیەک دەڵێ چی هەیە تەسەسولێک هەیە چی بە شوێن چییە دێت کاتێک تۆ تەسبیحێک دروست دەکەیت تەسبیحەکە بەچی دروست بووە بە تەسەسولی هینێکە دروست بووە ڕیزبەندێکت داناوە بۆەوەی هەموو شتەکان بندکە بەڵام ئەمانە لە حاڵەتی چین لە حاڵەتی بەدوایەکاتنە کاتێک ئێمە ئەم پەتە دەردێنین موروەکان بڵاو دەبنەوە ئەوە ڕیزبەندەکەیان لە دەست دەدەن کەواتە موروەکان هەن بە بێ ڕیزبەندی بەڵام لاینەکەشە لە تەسبیحەکە یا لە ملوانکەکە موروەکان هەن بە ڕیزبەندیەوە لە پەیکەرێکە مستێکمان هەیە بێ شێوەیە بەڵام کە دەیکەین بە پەیکەر ئەوە شێوەی دەدەین ینی شێوە و بێ شێوەمان هەیە تەبەن کە مسێک دەکەین بە پەیکەرێک ئەم پەیکەرە کە هەڵوەشایەوە دەبێت نابێ بە شتێکی تر ینی کە هەڵوەشایەوە نابێ بە زیار دەبێت بەچی ئیلانە دەبێتەوە بەوەی کە لێەوە پیا بووە ئەو دەیە بڵێ ئەوەی کە ئەمەی لێ پیا بووە ئەگەر هەڵی ژۆشێتەوە دەبێتەوە بەوە نابێت بە هەر شتێک لە شتەکان لەبەرەوە دەڵێن ئەمەی شێوەدارە دەبێتەوە بە ناشێوەدارێک ناشێوەدارێک هەر شتێک نییە ناشێوەدارێک فەرەزەن پەیکەرێک لە مس هاتووەتە دەرێ پێگاتووە کاتێک کە شێوەکەی لێدەسێنینەوە نابێت بە زیار دەبێتەوە بەچی بە مس ینی نابێت بە هەر شتێک هەر ناشێوەدارێک دەبێتەوە بە یەکێک لەو ناشێوەدارانە کە ئەوەیان شێوەکەی وەرگتووە تەمان بۆ ڕیزبەندیەکەش بامان شێوە کاتێک ئێمە ئەم تەسبیحە پەتەکەی لێ دەردێنین و دەبێتەوە بە دەنکەکانی ئەم دەنکانەی کە هەن
دەبێت دەبنەوە ینی تەسبیحەکە دەبێتەوە بەوە نابێت بە شتێکی تر پەتێکمان هەیە کۆمەڵە دەنکە قەزوانمان هەیە تەسبیحێکمان لێ دروست کردووە کاتی ئەم ڕیزبەندە دەردێنین ئەم قەزوانانە نابن بە مور و ڕەنگاوڕەنگ نابن بە شتێکی تر نابن بە بەرد دەبنەوە بەچی دەبێتەوە بەینەکە تەنها ڕیزبەندیەکە تەمەن لێرە تەنها دەرێنەوە لە خانووە وتمان دەبێتەوە بە خشت ئەم هەمووی دەیەوێت بڵێ هەر لە ناو لێرجەکانە ئەم بوون و لە ناوچوونە نییە شتێک ببێ بە شتێک و شتێک هەڵوەشێتەوە بۆ شتێکی تر ئەمە لەمانەشا هەیە ئەمانەت کە لابرد بەڵام ئەمە گە سێریشی کەی لەلایەکەوە لە ڕاستیە ئەوانش چین ئەوانش جۆرەکن لە لێک درست یعنی ئەگەر بێ شێوەداری و شێوەداری وەرگرین لێک دژن بێ شێوەیی و بێ وێنەی ینی بێ فۆرمی و فۆرمداری وەرگرین ئەنیشت بێ ڕیزبەندی و بە ڕیزبەند بێ سیستەمی و بە سیستەم ئەمانە لێک دژن بەو معنایی کە هەردووکیان پێکەوە کۆ نابنەوە بەڵام ئەمانە دەکرێت پێیان بڵێن ئەو لێکدژیە لەکوێوە پەیا دەبێت لەوێەوە پەیا دەبێت کە شتەکان پێکەوە شتی سێم دروست دەکەن ینی کۆمەڵێ شتن پێکەوە ئەو شتێکی تر دێنە ئاراوە ئەمانە لێکدژەکەیان لەوەیە کە ئەو شتەی هاتوۆتە ئاراوە لێکدژە لەگەڵ ئەوەی کە بەهۆی ئەڵوەشانەوە دەبێت بە شتێکی تر بەڵام شتەکان خۆیان لێکدژنین یعنی خشتەکان لێکدژنین لەگەڵ خانووەکە بێ ستراکچەری خشتەکان لێکدژە لەگەڵ ستراکچەر بەوەی کە ستراکچەریان هەیە خشتەکان لە ناو خانووەکە یعنی بۆ نمونە مسەکە کە دەیکەین با پێیکەر لێکدژیەکە لە بینی مسەکە و مسە بە پێیکەربووەکە و مسەکە خۆیانێ لەوایە کە شێوەی لێرە هەیە و بەڵام لەوێ شێوەی نییە ینی بێ شێوەی لێرە فۆرمی پێدراوە لەوێ پێی نەدراوە ینی ئەوەی یاری دەکات لەم بەینا لێکدژەکە دروستەکە چییە؟ فۆرمەکەیە لە ڕاستیە ئەو فۆرمەی کە دەیدەین بە شتەکە بەڵام لە سارد و گەرمە ئەوەی لێکدژەکە دروست دەکات فۆرم نییە هەر توخمەکان کەواتە لێرە دەتوانین بڵین ئەو لێکدژەی فۆرم دروستی دەکات ئایدیال دروستی دەکات جیاوازە لەو لێکدژیەی کەچی دروستی دەکات کە ماددە دروستی دەکات کە ئەوە دروستی دەکات توخمە ینی لێکدژی مادی لەگەڵ لێکدژی سووەری دوو لێکدژی جیاوازن بەڵام لە هەردووکیشیانە ئەوە هەیە هەردوو حاڵەتەکە پێکەوە کۆ نابنەوە ینی بێ شێوەیی و شێوەداری پێکەوە کۆ نابنەوە وەکو چۆن ڕەش و سپی پێکەوە کۆ نابنەوە ینی لێرە ئەگەر لە حەزتان کردبێ ئەوی تر لێکدژەکان لە ناو شتێکان کەچی ئەوەی سەیرە ئەلێرا لێرە لێکدژەکە لە ناو دووشتایە ینی شتێک هەیە لێکدژەکەی لە ناو دوانە دەردەکەوێت ینی تۆ خشت دەیە لەگەڵ خانوو وایە خان و شێوەکەی وەرگرتووە بەڵام خشتەکە وەری نەگرتووە ینی شێوە وەرگرتن و شێوە وەرنەگرتنەکە لە چیایە لە خشتەکانایە بەڵام خانوو خشتەکانە هەیە بەڵام لەوی ترا گەرم و ساردەکە لە بابەتێکە ینی لە ناو بابەتێکایە ینی گەرم و ساردەکە لە ناو ئاسنەکایە بەڵام بێ شێوەی و شێوەداریەکە بەسەویش لە ناو خشتەکان هەیە ئشکالێک لێرە هەیە ئشکالەکە لەوایە ئێمە سارد وەکو سارد و گەرم یەکێکیان دەبێت بە وجود و یەکێکیان بە عەدەم بزانین بەڵام سارد و گەرم وجود و عەدەم نین لە ڕاستیە وایە ڕەش و سپی وجود و عەدەم نین ڕەش نەبوونی سپی نییە سپی شتێکە و ڕەش شتێکی ترە ینی ڕەش و سپی ئەمە هەردووکمان هەن لە ناو بابەتەکە بەڵام لە ڕاستیا ئەو خشتانی خانوویەکیان لێ دروست دەکەین خشتەکان نامێنن یعنی خانووەکە نەبوونی خشتەکان وایە کە خشتەکان دەبن بە خانوو خشتەکان خۆیان نامێنن
کە خانووەکە ژەڵ دەوەشێتەوە بۆ خشتەکان چی نامێنێ؟ خانووەکە نامێنێ. لێرە لێک لە نێوان چیایە؟ لە ڕاستیان لێک دژەکە گەرم لە حەزەی بکەیت لەناو ئەو ماددایە تەبەنامیش شێوەکە وەردەگرێ و شێوەکە لە شوێنەکە وەرناگرێ. یعنی خشتەکان کە شێوەیان وەرنەگرتووە لەگەڵ خشتەکان کە شێوەیان وەرگرتووە چین؟ لێک دژن. ئەی ئەوەی لێک دژە چییە؟ شێوەکەیە نەک خشتەکان. یعنی خشتەکان کە دەبن بە خانوو لەگەڵ خۆیانە لێک دژ نین. بەڵام لە عینی کاتە کە دەبن بە خانوو وەکو خشت نامێنن. یعنی خانووەکە نەبوونی خشتەکانە، خشتەکانیش نەبوونی خانووەکەیە. بەس سپی وینەکە دەمێوە بە هەستەکەم هینێکی تایە شتێکی پێچەوانە بۆی تایە بەس تۆزە هینە شتێکم ئەوە شوانی شێوەکە ئێمە ڕوو پاو خۆخزمانێت باشە لە فۆرمشایە جیاوازشە لەسەر دیگە باشە کەواتە ئەوە شوانیە لە فۆرمەکە لێک دژین ئەوێ لە شتێکی ترا ئەزانی چی هەمان مادە ئەیکەین بە قوپاو هەمان مادە ئەشکەین بە قۆقۆس. ئەزانی چییە؟ ئەمە ئاخر دەزانمە ئێستا تۆ مەجال بن بە جۆرێکی تر ئەم جارم لەگەڵ یا بڕۆین و شیکەینەوە بزانین کێشەکە دەکەوێتە کوێ. ئێستا سپی و ڕەش سارد و گەرم ئەمانە شێوەن یەکێکیان غیابی شێوەیە یەکێکیان حەزوری شێوەیە یەکێکیان غیابی شێوە نییە و یەکێکیان حەزوری شێوە. یعنی گەرم شێوەدار نییە و سارد بێ شێوە بێت. ڕەش شێوەدار نییە و سپی بێ شێوە بێت. کەواتە لێک دژەکان عیلاقیان بە بێشێوەی و بێ ڕیزبەندی و ینی فۆرمەوە نییە کە دەڵێن شێوەیانی چی؟ یعنی یەکێکیان حەزوری ئایدیال و ئەویتیان غیابی ئایدیال نییە. بەڵام لە عینی کاتیشا یەکێکیان حەزوری یەکێکیان غیابی ئەویتیشیان. وایە کە گەرم حەزوری پەیا کرد لە شتێکە سارد حەزوری نامێنێ کە سارد حەزوری پەیا کرد گەرم نامێنێ. قەزیەیان مانەوع الجەمع ئەم دوانە پێکەوە کۆ نابنەوە ئەم دوانە پێکەوە لە یەک شتا کۆ نابنەوە. بەڵام لێرە بێ شێوەی و شێوەداریەکە نییە. ینی لێک دژەکە لەناو فۆرما دروست نابێ. اینجا دوای ئەوە کێشەکە لە بابەتەکەیە. ئێستا هەست دەکەم تەواو ڕۆشن دەبێتەوە. ئێمە شتێکی سپیمان هەیە دەبێت بەڕەش کە بوو بەڕەش ئیلا نادەبێت سپیبوونەکەی لەدەست بدا وایە. بەڵام سپی لە دەرەوەی ئەم شتەی لە دەرەوەی بابەتەکە هەموو ئەوەی سپیە نامێنەیە ئەمەی کە لەناو شتەکە هەیە نامێنێ ئەوەی کە لەناو شتەکە هەیە نامێنێ. یعنی لەناو ئەم شتا ڕەش دەتوانێت نەفی سپی بکاتەوە ئەوەنە ناتوانێت بە شکڵێکی کولی نەفی سپی بکاتەوە. ئەگەر بەو معنایە بێ شتێکی ڕەشت دەیە کاتێکە سپی دەیە ڕەش بوو ئەوە دەبێ حەچی شتی تریژ هەیە سپیە ڕەش بێ. کەواتە تەنها لەکوێن لێک دژە لەناو ئەوەی کە هەڵی گرتووە لێک دژەکە هەڵدەگرێت. لەناو ئەوەی کە هەڵی دەگرێت یەکێکیان دەبێت بە یەکێکیان و ئەو یەکەی کە دەبێت بە ویتریان ئەمیان خۆی نامێنن کامیش دەبێتەوە بە ئەو ئەویتریان نامێنن. ئێستا ئەمەیان ڕۆشنە بابێنەوە سەر خانووی خشتەکە. کاتێ لە کۆمەڵێ خشت خانوو یەک پەیدا دەبێ خشتەکان ون دەبن وەکو خشت. لە چیا ون دەبن؟ لەناو ئەو شێوەی کە پێ دەدەین لەناو خانووەکە. وەکو چۆن ئێمە لە تەختەیەک مێزێک دروست دەکەین ترەوە ئێمە وەکو تەختە نابینی. تەختەکە لە کوێ ون بووە؟ لە مێزەکە ون بووە. بەڵام لە مێزەکە ون بووە لە شکڵەکە خۆی شاردوێتەوە. یعنی جارێک شکڵەکە ئەوان دەشارێتەوە و جارێکی ئەوان شکڵەکە دەشارنەوە. یعنی غیاب و حەزورەکە لە نێوان مادە و چیایە؟ هیولا و سوورایە. هیولا سوورەکە ون دەکا سوورەکەش هیولاکە لە ناو خۆیە ون دەکا.
کە سوورەکە ئێمە دەدەین بە خانووەکە بە خشتەکان یەکسەر خشتەکان چی دەبن؟ غایب دەبن. بەڵام کە سوورەکەی لێ دەسێنینەوە ئەم جارە سوورەکە غایب دەبێت خشتەکان حازر دەبن. یعنی حەزور و غیابەکە لەکوێیە؟ لە نێوان مادە و فۆرمەکەیە کە فۆرم حازر بوو کە ئێمە دەڵێن فۆرم حازر بوو تەمان وەکو سارد و گەرمیەکە نییە. یعنی ئەمەیان ڕەتی بە بینەوە هەیە بینینەوە هەیە فۆرم ڕەتی بە بینینەوە هەیە بەڵام سارد و گەرم ڕەتی بە چیەوەیە؟ بە لەمسەوە هەیە. ئێمە لە ڕێگەی لەمسەوە دەزانین ئەم شتە گەرمە یا ساردە وایە؟ نەک لە ڕێگەی چاوەوە دەزانین بینینەوە شتێک گەرمە یا ساردە مەگەر شتانەگەیە لێی دەرکرێت لە ڕێگەی ئاماژانەوە بەڵام بەبێ و ئاماژانە ئێمە بە بینین ناتوانین سارد و گەرم لە یەکتر جیاکەینەوە. ئەی ئێمە دەتوانین فۆرمەکان لە یەکتر بە چی جیاکەینەوە؟ بە لەمس بە هەستکردن جای دەکەینەوە یا بە بینین جای دەکەینەوە. تەمان بە جۆرە لە لەمس جای دەکەینەوە ئاویش بەس بینینە. یعنی کە من دەست لە شتێک دەدەم ئاوا شێوەکەی لە ناو زەین ماپەیا دەبێت لەوێەوە من دەزانم ئەم شێوەیە چییە. ینی هەر بە بینینەکە دەزانم. ئەگەر ئەو بیناییە ناوەکێم نەبێ ئەوەی کە ئەم سوورەیە نەقڵ دەکا بۆ ناو زەین کە لە دەستمەوە سوورەکە چی دەکەیت؟ من وێنای دەکەم ئەوەکو وایە کەسێک بە دەست ڕەسم بکات. ئەگەر ئەمە نەبێ بینین لێرە وەرلابەین ئەوە چییە؟ ئەوە ئێمە ناتوانین جگەل لە بینین ناتوانین هیچ شتێک فۆرمەکەی ببینین. بەڵام بۆ ئەوەی من هەست بە ڕقی ئەمە بکەم هەر ئەسڵەن فۆرم نییە فۆرم وجودی نییە. یعنی من لە ناو بیرکردنەوەمان چی پێیان نابێت؟ شکلی گەرمی پێیان دەبێت؟ شکلی ساردی پێیان دەبێت؟ ئەمانە پێیان نابن. و لێرە ئەمەی کە سوورەی هەیە لە ڕێگەی بینینەوە ئەلێرە غیاب و حەزوری فۆرمەکە دێتە ئاراوە لە بینینی منە. ئێستا من لەو مێزە چی نابینم؟ ئەوەی کە دەیبینم وەکو ئەین فۆرمەکەیەتی. یعنی تەختەکە حساب لە بینیمە حسابی بۆ ناکەم. بۆچی چونکە من لە تەختە بێ لە ئاسن بێ لە هەر شتێک بێ گرنگ نییە. بەڵام کاتیام شقلەی لێ دەسێنینەوە ئەو کاتە ئەوەی کە هەیە چییە؟ تەختەیە و ئەوەی گرنگی پێیا دەکات چییە؟ مادەکەیە نەک فۆرمەکە. یعنی ئێستا چیمان هەیە؟ فۆرممان هەیە لە ناو مادەیەکە کە حزور پێیا دەکات مادەکە لە ناو خۆیان ون دەکات. و کاتێکیش مادەکە حزور پێیا دەکات ئەو چی دەبێت؟ فۆرمەکە ون دەبێت. تەختە مادەی دروستبوونی کورسی و فلان و فیسارە. کاتێک کە تەختە حزوری پێیا کرد ئەوە چی نامێنێ؟ شکلەکان نامێنن. کە شکلەکانیش حازر بوون تەختە بۆ بینین نامێنێ. کەواتە لێک دژیەکە لەکوێیە؟ لە نەمان و پەیدابوون و نەمانی فۆرمەکەیە. تەمان هی مادەکەشایە. نا فۆرمەکە کە پێیا بوو مادەکە نامێنێ. مادەکە کە پێیا بوو فۆرمەکە نامێنێ. ئەتوانین بڵێن ئەوانەی کە خاسیەتن مادەکە خۆی ئەمێنێتەوە بە شێوەیەکی گشتی. ئەوانەی کە فۆرمن مادەکە جا ئەلێرا فعلەن بابەت جیا دەبێتەوە لە جەو نمونەش کە متاگمەدان هێنایەوە قوپا و خۆخست ئەمە خاسیەتە مادەکە ناگۆڕێت. بەڵام مادەکە ناگۆڕێت. کە تەختە و کورسی بوو مادەکە چێ بێت؟ کە دەڵێ نامێن دیار نامێن. فەرقەیە لە بینی ئەوەی کە بڵێن مادەکە نامێنێ لەگەڵ ئەوەی کە مادەکە دیار نامێنێ. غایب دەبێت. ئەگە خاسیەت بوو مادەکە هەر دەبێت. مادەکە ئێستا لە بینەکەشە. مادەکە دیار. ئێمە تەختەیەک دەکەین بە کورسی. مادەکە دەمێنێ. مادەی تەختەکە دەمێنێ. تەمان ئەمازان وەکو چی وایە؟ ئەمە لە دواتر لە بەشی شەشەمە لە بەشی حەوتەمە دووش دەیەرێکی جا دەکاتەوە ئاگاتان لێرە بێت. دەڵێن مرۆڤی نامۆسیقار دەبێتە مۆسیقار یا مسی بێشێوە دەبێتە پەیکەر. یعنی ئەمە دوو شتمانەیە. شتێکمانەیە بێشێوەیە شتێکیشمانەیە مسە کە بابەتەکەیە. بابەتەکە خۆی دەمێنێتەوە لە کاتی بێشێوەیەکە شاو لە کاتی شێوە داریەکە هەرچیە هەر خۆیەتی. ئەوەی کە دەگۆڕێ و دەبێ بە شێوەدار بێشێوەی مسەکەیە. بێشێوەی مسەکە ینی مس وەک بێشێوەیەک دەبێ بە پەیکەر و دەبێ بە شتێکی شێوەدار.
بەڵام مسەکە خۆی وەک خۆی دەمێنێتەوە لە سارد و گەرمەکە چی دەمێنێتەوە ئەوە دەمێنێتەوە کە سارد و گەرم دەبێت نەک سارد و گەرمیەکە خۆی ڕۆژنە چۆنە ڕۆشن نییە سێرکە تەختەیەکمان هەیە تەختە ئێمە بە دوو مەعنا بە دوو جۆر سەیری دەکەین ئەم تەختەیە تەختە من بۆیە هینم هەر خۆم بەڕاستی مادە وەک مادە لە هیولا جام کردوێتەوە مادە و هیولا بۆ جیا دەکەمەوە مادە هەر مادەیەکە بەبێەوە حسابی ئەوە بکەیت کە ئامادە کرا بێت تۆ شقڵێکی بدەیت یعنی مادەیەکی تایبەت هیولا مادەیەکی ئامادە کراوە بۆچی بۆ ئەوەی فۆرمی بدەیت حازری بکەیت ئەم حازرکردنە کە تۆ کردوتە ئەم حازرکراوە جیاوازە لە مادە بە معنا مطلقەکەی یعنی تەختەیە کە ئامادە کراوە و داتاشراوە بۆ ئەوەی بیکەینە کورسیەک جیاوازە لەو تەختەیە کە لە ناو درەختێکیشا هەیە تەختە بە گشتەکەی یعنی ئەو تەختەیە ئەو مادەیە کە درەختەکەی هیچ تاکو نەمان بڕێوگەتەوە ناوان کردو بین ئەم مادەیە لەکوێ هەیە لە درەختەکەشا هەیە کە درەختە لە قەدی درەختەکە هەیە دواتریش کە وشکی دەکەین هەر هەیە دواتر کە دەیبڕینەوە و سافی دەکەین و ئامادەی دەکەین بۆ ئەوەی بیکەینە کورسی هەر هەیە ئەمە بە گشتی شتێکە بەڵام ئەوەی کە ئامادەمان کردووە بۆ دروستکردنی شتێک ئەمەیان شتێکی ترە ئەمەی کە ئامادە کراوە ئەمە چییە؟ ئەمە ئەوەیە کە هێشتا و شێوەینە ینی تەختەیەکی بێشێوەیە کەواتە بێشێوە کێشەکە لە بینی بێشێوە و شێوەدارایە کێشەکە لە ناو تەختەکە خۆیانی ینی تەختەیەکی بێشێوە و تەختەیەکی شێوەدار تەختەیەکی بێشێوە و ئەزانین کە دەڵێن بێشەوە ینی شێوەیەکی دیاریکراومان نەداواتێ بۆ ئەوەی کە تعریفی بکەن نا ئاگا لێبێ ئێمە تۆ مەجال تۆ مەجال دەبن دوو شتیشەیە دەبێت لە یەکی جاکەیەکی چۆن وتمان مادەیەکی ئامادەی دەکەین بۆ دروستکردنی شتێک فۆرمیشمان هەیە فۆرمە بۆ ئەوەی شتێک لەم فۆرمە بدەیت لە مادەکە شتێک بێتە بوون ئێستا دەڵێن بەرد خۆ بەردەکان شێوەیان هەیە بەڵام بەرد بە شێوەیە دیاریکراوە یعنی هەر شتێک ئەو شێوەیە هەبوو بەردە ئێستا کە تۆ دەڵێ کەروێش بە شێوەکەی تعریف کراوە هەر شتێک ئەو شێوەیە هەبوو چییە؟ کەروێشکە هەر شتێک ئەو شێوەیە هەبوو کورسیە باشە؟ بەڵام بەرد کامە شێوەی ئەو شێوانەی کە بەرد وەری دەگرێت کامیان شێوەی بەردە دەتوانین پێم بڵێ کامیان شێوەی بەردە؟ من فعلا چۆن ناتوانم بەردێکی بێ حدود ئاوات پێ بڵێن کە حدودی نیە نەک شێوە بەردێکە نامەحدودە بەردێکی نامەحدودمان نییە بەردێکی سنووردارمان هەیە لێرە ئەو کاتە دەبێت وشەی سنووردار بەکاربێنین بەردی سنووردارمان هەیە بەڵام بەرد شێوەی نییە بەرد سنووری هەیە نەک شێوە کە وتت شێوە دەبێت ئەو شێوە چی بکە ئەو شتە تعریف بکە بۆت یعنی چی یعنی بەبێ ئەو شێوەیە ئەو شتە وجودی نەبێت ئێستا کورسی بەبێ شێوەکەی کە هەیەی وجودی هەیە وجودی نییە جا ئێستا بابێنەوە سەر ئەوەی کە تۆ ئاسنێکت دەیە گەرم دەبێ و سارد دەبێت ینی شتێکت دەیە گەرم دەبێ و سارد دەبێت لەمیشا تەختەیەکت هەیە شێوە وەردەگرێ و شێوە نامێنێ بێ شێوە دەبێت و شێوەدار دەبێت لە کاتێکا کە شێوەدار دەبێت شتێکە لە کاتێکا کە بێ شێوەیە شتێکی ترە وە تەختەیە ناکرێت لە عینی کاتا شێوەی هەبێ و شێوەشی نەبێت